ئەم کەسە گەورانە کە ئەگەنە پلەیەکی گەورە لە ئەخلاقیاتە حتى علەتەکان لە دینە بە علەتی ئەخلاقی ئەخوێننەوە. جارێک پرسیاری لێ ئەکەن ئەڵێن علەتی ڕیبا چییە، بۆ حرامە، بۆ خوا ڕیبای حرام کردووە. ئێستا ئەگەر ئێمە پرسیارمان لێ بکەن ئەڵێن لەبەر ئەوەی اقتصاد ئاوا زەرەر ئەکا، پارە لای هەندێک دەوڵەمەند کۆ ئەبێتەوە، هەندێک فەقیر لە پێناوە زەر، ئەم لایەنانە لێک ئەدەینەوە. بەڵام دیقەت بدەن جعفەری صادق چۆن جواب ئەداتەوە. ئەفەرمێ خوای گەورە بۆیە ڕیبای حرام کردووە و تحریمی کرد لەسەر مسلمانان لەبەرەوەی پیاوەتی و شەهامەت لەناو خەڵکا بمێن. چونکە ئەگەر خەڵک شتەکانیان بە قەرز بدەن و لە بەرامبەر قەرزەکان شتی وەرگرن، تر پیاوەتی و شەهامەت نامێن. هەموو ئەوانە وهایان لێ کە قەرزەکانی خۆیان ئەدەن لە پێناوی پیاوەتی و گەورەیان نایدەن، لە پێناوی بەرامبەرێکە ئەیدەن. لەبەر ئەوەی پیاوەتی نەبڕێ لەناو ئومەتە، خوا جەل جەلالوهو حرامی کردو لەسەریان کە ڕیبا وەرگرن، بۆی ئەم شەهامەتە بمێنێتەوە. ئەفەرمێ ئەگەر نا خەڵکی فێرە بن، ئیتر واز لە معروف و چاکەکاری ئەهێنن هەمویان. ئەفەرمێ لئەلا یەتەمانع الناس المعروف، بۆی خەڵکی واز لە معروف و چاکەکاری نەهێنن، خوا ڕیبای لەسەر حرام کردن.